هەرچەندە بەپێی دەستوری عراق خوێندن بۆ هەموو تاکەکان دەبێت بێ بەرامبەر بێت، بەڵام ماوەی چەند ساڵە حکومەتی هەرێم ئەوەشی وەکو کەرتەکانی دیکە کردووە بە بازرگانی و سیستەمی پاراڵێڵیان داهێنا. بە بۆچوونی مامۆستایانی زانکۆ سیستەمی پاراڵێڵ جیاوازیەکی زۆری چیناتی دروست کردووە و کاری کردوتە سەر دابەزینی کوالیتی زانست و زانیاری قوتابیان لە زانکۆ پەیمانگاکان. ئێمە زۆربەی مامۆستایان دژی ئەم سیستەمەی چونکە یعنی لە کار لە کوالیتیەکە، یعنی چەندایەتی زیارەکە، ژمارەیەکی زۆر لە پزیشک سپۆر تەخەڕوج پێەکە بەبێ ئەوەی ئەو شارەزاییان هەبێ، ئەو مامۆستایان ئەو کەسانە. یعنی تۆ لە قاعەیەکە مەسە محاضرەیەک ئێمە تەقدیمەکەین 300 کەس بە یەک جار گوێی لێگرێت، چۆن نەتوانی مناقەشە بکەیت، چۆن نەتوانی یعنی بەڕاستی سیستمێکی یعنی زۆر بە خراپ بەکارهاتوە. ئەگەر بە ڕێژەیەکی مەحدود بە ڕێژەیەکی دیاریکراوە هەندێک تەلەبە کەم بکرێتەوە ئەو دەخلە بەکار بێت بۆ تەنیا بۆ زانکۆ، تەنیا بۆ ئەوەی کە با بڵێن مەسەن پێویستیەکانی زانکۆ و فەراهەمکردنی ئامرازەکانی فێربوون بواە، من پێم باش بوو. لە دەستوری عراق مادەی 32 بڕگەی 2 هاتووە خوێندن بە خۆڕاییە بۆ هەموو تاکەکان، بەڵام سەرپێچی ئەو یاسایە دەکرێت. ئەندامێکی لیژنەی خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان دەڵێت ساڵانە هەوڵیان داوە وەرگرتن بەم سیستەمە کەم بکرێتەوە و پێیان وایە پاراڵێڵ ئەرکێکی قورسی داراییە بەسەر شانی هاوڵاتیانە و دەبێت کورسی پاراڵێڵ کەم بکرێتەوە. پێمان وایە خوێندنی پاراڵێڵ ئەرکێکی قورسە لەسەر قوتابی لەسەر خانەوادەی قوتابی و پێمان وایە ڕێژەکەشی ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ لە بەرزبوونەوەدا بووە کە ئەمەش وای کردووە لە بری ئەوەی کە خوێندنی کورسی خۆڕایی زیاد بکرێ، خوێندنی کورسی پاراڵێڵ لە زمن و لەسەر حسابی خوێندنی کورسی خۆڕایی حساب بووە. کەیسەکە لە دادگای فیدراڵیە. پارێزەرێک دەڵێت دادگا بڕیار لەسەر قەدەغەکردنی ئەم جۆرە لە خوێندنە بدات، نابێت سەرپێچی بڕیارەکەی دادگا بکرێت و دەبێت هەرێم و عێراقیش پێوەی پابەند بێت. بابەتە پێویستی بە لێکدانەوەی محکەمەی اتحادیە بزانین ئەم مادە دەستوریە چۆن لێ حاڵیە بێت. ئایا ڕێگری ئەکا لە زانکۆکان کە دانراون لە ئەسڵدا زانکۆی حکومینە بۆ خوێندنی خۆڕایی دەرگاش بکەنەوە بۆ خوێندنی بە پارارۆکو لە عێراق هەیە، لە بەغدا هەیە، لە هەولێر هەیە، لە سلێمانی هەیە. ئەمە هیواداری کە محکەمەی اتحادی لەم بارەوە ئەو کەیسێکە ئێستا لە بەدەستیانە یەکلای بکاتەوە. بڕیارەکانی محکەمەی اتحادی بڕیار یەکلاکەرەوە بنبڕن، هیچ دادگایش کە بۆی نییە پێداسوونەی تێدا بکاتن و هەموو ئاستەکانی دەوڵەتی عێراقی لەسەر کۆمارەوە تا خوارێ هەمووی ئەبێ پابەندی پێوە. سیستەمەکە بە جۆرێکە کە هەر قوتابیەک نمرەی کەم بەدەست بهێنێت بە پارە چەند نمرەیەک دەکڕێت و لە پاڵ قوتابیەکی دیکەدا دەنیشێت کە بە هەوڵی خۆی نمرەی ئەو بەشەی بەدەست هێناوە. بەشێک لە مامۆستانی زانکۆ دەڵێن ئەوە جگە لە پارە کۆکردنەوە هیچی دیکەی لێ ناخوێندرێتەوە و زیانی زۆری بە پرۆسەی خوێندنی زانکۆ پەیمانگەکان گەیاندووە. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.